باز لە بابەتێکی گرنگەکەین ئەویش خودی وەرزشە و لە جیهانە و لە هەرێمی کوردستانە بێگومان وەرزش ئێستا یەکێکە لە پایە گرنگەکانی وڵاتەکان چ لە ڕوا سیاسی و ئابووری و هەروە کەلتوری و بازرگانیەکانی شەو بێ بەتایبەتی ببینین لە ڕۆژهەڵاتی ناوڕاستیشا وەرزش گرنگی باشی پێدراوە و چەندین کای گرنگی هاتە ڕۆژهەڵاتی ناوڕاست بەتایبەتی هەموو مۆندیال لە قەتەر کراوە دواتر جامی ئاسیا و کۆمەڵێک لەو بابەتانە و خودی عێراقیش ئێستا کە پێشکەوتنێکی گرنگی بە وەرزش بەخۆی بینیەوە بەتایبەتی لە کوردستان ئەمڕۆ گەنجێکی بەڕێز کە گەنجێک خاوەن بابەتی جوانی وەرزشیە و خۆی یاریزانێکی باش بووە دواتر ڕاهێنەر و هەروە پسپۆ ڕێزانستیەکانی لە بواری وەرزشە بێگومان خاوەن مێژوویکی دیاری شەکاویش زۆر بەڕێز مامۆستا بەرزان محەممەدە کەسێ پرشتیاری وەرزشیە ئەمڕۆ لە سودی کەناڵی ئاسمانی کەرکوو لەگەڵمانە بێت بەخێر هاتنیەکەین و کۆمەڵە پرسیاری گرنگی لێک مامۆستا بەخێر بیت. زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ دیداری بەڕێستان و بۆ کەناڵەکەتان. سپاس بۆ ئامادەبوونت. مامۆستا سەرەتا بۆ پرسیارە گرنگ و دەقیقە دەست پێ بکەین کە وەرزش بۆچی گرنگە بۆچی لە هەموو جیهانە ئاوڕیان لەوە داوەتەوە کە وەرزش بکرێت بە ڕوتینێکی ڕۆژانەی هەموو کەسێک. زۆر سپاسانەکەم بەنای خوای گەورە و میهرەبان سپاس بۆ کەناڵە جوانەکەتان دەستخۆشی لە بەڕێستانەکەم بۆ میوانداریە بێگومان وەرزش بوارێکی گرنگی کۆمەلگایە لە هەر کۆمەلگایەکە وەرزش و هونەر پێشکەوێت کۆمەلگاکە بە پێشکەوتو دەیاندێ لە ئێستادا وەرزش بووە تەکایەکی گرنگ لە هەموو جیهاندا و بە چاوێکی گرنگەوە سەری وەرزشەکەن و هەر وڵاتێک پێشکەوتنەکەی ئێستا لە کەلتور و هونەر و وەرزش ئابینرێتەوە و لە هەموو ڕوویەکانەوە وەرزش لە پێشکەوتنێکی گرنگدایە و بێگومان سپاس بۆ خوای گەورە ناوچەکەی هەموو وڵاتی هەموو هەرێمی ئێمەش و شارەکەی ئێمەش بە دەرنیە لە پێشکەوتنانە بەتایبەتی لە دوای ساڵانی 2000 و 2004 و گۆڕانکاریانی کە جیهانی پێداتیە پەڕیوە وەرزش بەگشتی لە جیهانە لە پێشکەوتن لایە لە هەموو ڕوویەکەوە هەم لە ڕووی تەندروستیەوە و هەم لە ڕووی بازرگانیەوە و هەم لە ڕووی دارایی و هەموو بوارەکانەوە وەرزش ئێستاکیە گەشتێکی باش بەخۆیەوە بینێت. بەڵێ مامۆستا بەرزان تاکو چەند گرنگە وەرزش بکرێ بەوانەیەکی سەرەکی لە قوتابخانەکانە زۆر جار بەڕاستی بەشێک لە خوێندکاران گلەی ئەوەیان کردووە کە خوشتەکانی خوێندنی ڕۆژانەدا ئەرێت شیرینوانی وەرزش ئەکرێ بە پێنجەم یاخودە داناندێ تاکو چەند گرنگە وەرزش بێوانێکی سەرەکی بێگومان ئێستاکیە گۆڕانکاری گەورە کراوە لە چاو ساڵانی ڕابردوو سپاس بەخوای گەورە بەتایبەت لە ناوەندەکانی خوێندنە ساڵانی پێشوو ئێمە وامان دەزانێت خوێندن لە خوێندنگایە تەنها بریتە لە دەرزە زانستیەکان و لە زمانەکان و لەو دەرزانەی کەوا سەرەکین بەڵام بەڕاستی وەرزش و هونەر بۆ خۆی دوو دەرسی دووانەی گرنگن لە بوارەکانی خوێندن ساڵانی پێشوو کەمتر گرنگی پێدرا و ئێستاکیە جیاوازترە سپاس بۆ خوای گەورە گەشتنەتەوە ئاستەی کە تەنانەت بەرنامە و پرۆگرامی تایبەت هەیە لە خوێندنگاکانە کە ئێستاکیە لەسەر وەرزش لەسەر هونەر ئەخوێندێ و دەرزی وەرزش بووە باوانەیەکی گرنگ لە خوێندنگاکان و پەرەی زیاتری پێدرێتەوە ئێستاکی ئەو قۆناغەمان تێپەڕاندووە کە بڵێت تەنها لە وانەکانی کۆتایی وەرزشدا بندێ بە پێچەوانەوە ئێستا زۆرجار لە وانەکانی سەرەتاوەدا ئەندێ بۆ ئەوەی ئەو وزە و توانایە کە لە مناڵێکە هەیە لە گەنجێکە هەیە کە لە خوێندنگایە بۆ ئەوەی وزە و توانایە لە وەرزشەکە یا خۆی ببینێتەوە بەکاری بهێنێت. بەڵێ بەڕێزت خۆت هەم یاریزانێکی باش بوویتەوە دواتری شڕانێکی باش بوویتە سنوورەکەی ئێوە مەسم سنووری چەمچەماڵە هەمیشە داینەمۆی پێگەیاندنی یاریزان بووە چی لە کچان چی لە کوڕان ئەوە خاوەن مێژوویکی دیاری بەرفراونی وەرشیە چی بکرێت تاوەکو زیاتر خزمەت بە گەنجانی ئەو سنوورە بکرێت. بێگومان ناوچەکەی ئێمە لە ڕووی وەرزۆ سپاس بۆ خوای گەورە پێشکەوتنێکی باشی بەخۆیەوە بینیوە لە چاو ساڵانی ڕابردووە ڕاستە لە ئاستی تمۆحی ئێمەیان نیە بەڵام ئێستاکیە شارەکەمان خاوەن چەندین یاریزانی باشە کە یاریزانەکانمان چی لە کوڕان لە چی لە کچان کە جێگای شانازیە بۆ ئێمە ئێستاکیە لە کچانە چەند خوێندکارێکمان هەیە چەند کچێکمان هەیە کە یاریزان و لە هەڵبژاردەی عێراقن ئێستا حالیان لە وڵاتی فەڕەنسا گەڕاونەتەوە لە وڵاتی ئیماراتن لە خەریکی مەشق و ڕایەنان لە هەڵبژاردەی عێراق بێگومان ناوچەکەی ئێمە داینەمۆیەکی گرنگە بۆ پێگەیاندنی یاریزان و سپاس بۆ خوای گەورە لە چاو ساڵانی پێشووە شوێنە وەرزشەکانمان زیای کردووە سەنتەرەکانمان زیای کردووە بەڵام پێویستمان بە هاوکاری زیاتر هەیە بە تایبەت لە ڕووی مادیەوە چونکە ئەمڕۆ مادە ڕۆڵێکی کاریگەرە بینێ لە پێشخستنی وەرزشە
بۆ ئەوەی ئەو گەنجانەی زیاتر پێشکەون پێویستیان بە یاریگای نوێ هەیە شوێنی نوێ هەیە و پێویستیان بەوەیە خەڵکانی ئەکادیمی زیاتر دەستیان بگرێ بۆی پێشکەون وەکەوەی ئێستاکێ بینین لە زۆربەی یانەکانی کوردستان و عێراق و چی هەڵبژاردەی عێراقیش یاریزانی ناوچەکەی ئێمە سپاس بەخوای گەورە لەو شوێنانە هەن ئەمای سەلمێنێکەوە ناوچەکەی ئێمە ناوچەیەکی گرنگە لە بواری وەرزشە. باشە ئەوسا باسی خانمانت کرد کە خانووی بەتوانە و لێ هاتوومان هەیە ئەمە بۆ ئێمە موژدەیەکی زۆر باشە بۆ ئێوە کە ئێستا حاڵی حاضر کە کچان ئەیانوێ بەشداریکەن ئایا یانەیەکی تایبەت هەیە یاخود شوێنێکی تایبەتیان هەیە بۆ ڕاهێنان و پێگەیاندن؟ باڵێ بێگومان ئێمە ئێستاکیە تیپی خانمان هەیە تیپی کچانمان هەیە لە سنوورەکەی خۆمان کە سنتەرێکی باشمان هەیە سنتەر و لاوانی وەرزشیە بەڕێز مامۆستا محەممەد دەستخۆشی لێکم لێرە و لەگەڵ ئەو ڕاهێنەرە بە ڕێزانە و خانمانە تیپی هەڵبژاردەی کچانمان هەیە لە چەمچەماڵ کە تیپێکی تۆکمە و باشن و بەشداری زۆربەی پاڵەوانێتەکانەکەن لە ئێستاە بەشدارن لە خولی کچان لە پاڵەوانێتی خانمانی کوردستان و شوێنێکی زۆر زۆر باشە هەموو کەسانی کە سەرپەرشتیەوەکەن خانمن جێگای دەستخۆشیە زۆرێک لە کچان لەوانە خەریکی ڕاهێنانن و شوێنێکی ئەمانە شوێنێکی پارێزراوە و کچان ئەو حەز و خولیایی کە لە ناخیانە هەیە ئەو بواری کە هەیەە بەڕاستی لەوانە ئەتوانن ئەو ئامانجی هەیەە بیپێکن بۆ نمونێش ئەوەیە کە ئێستا ئێمە ئەو یاریزانەمان هەیە لە هەڵبژاردەی عێراق و یاریزانمان هەیە کچە لە یانەکانی ترە لە زۆربەی یانەکان کە خەڵکی چەمچەماڵ و خەڵکی ناوچەکەی ئەمەیە ئێستاکە لە زۆربەی شوێنەکانە ئەمیش لە ئەنجامی ئەو هەلەیە کە بۆی ڕەخساو لە ناوچەکەی ئێمەیە کامە جێگای دەستخۆشیە ئێمە شوێنی شیاومانەیە بۆ پێگەیاندنی ئەم خانمانە بەڕاستی هیچ جیاوازێکش نییە لە لای ئێمە چی لە نێوان کچان چی لە نێوان کوڕان بە تایبەت لە بواری وەرزشە. بەڵێ مامۆستا بەرزان بێگومان قەزای چەمچەماڵ هەمیشە خزمەتێکی جوان و بەرفراوانی بە مێژووی کۆمەڵگەی کوردەواری کردووە چی لە بابەتە شۆڕشیەکان بێ سیاسی و ئەدیبی و ئەکادیمیەکان تاگاتە وەرزش یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەشی وەرزشیەکەی هەمیشاڵی داوە خزمەت بکات بە سنوورەکە بەڵایە چی بۆردی وەرزشی بێت چێ بەشی وەرشی مەڵبەند و شوێنەکەی شوێنە گشتیەکان بێت کە خزمەت بە وەرزشەکەن تاکو چەندێک ئەگەر یاریزانێک یاخود ئەگە وەرزشکارێک چی خانم بێت چی کوڕ بێ یاخود چی گروپێکی وەرزشی جوان بن بێنە لای تۆ داواکاریشان هەبێت داواکاریەکانیان نەگەنی بە سەرەوەی خۆت یاخود ئەگە بەشی وەرشی مەڵبەندا کۆنتاکتان هەیە لێک تێگەشتنی نێوانی ئێمانە هەیە ئێمە لەگەڵ بەشە وەرشەکان بەگشتی پەیوەندێکی باشمان هەیە و ئەو خانمانە یان چی کوڕان لە تۆپی پێ بێت لە بالە بێت لە خانمان لە تۆپی بالە بێ لە تۆپی پێ بێ کە داوای هاوکاری لە ئێمە ئەکەن ئێمە بێگومان بەدەنگیانەوە چین و ئێمە ئەوی لە توانامان هەبێ ئەیکەین ئەوەش لە توانای ئێمە نەبێ بەشی وەرشەکانمان هەیە بە تایبەت بەشی وەرشی مەڵبەند سپاسیەکەین کە بەڕاستی هاوکارێکی باشمانن لەو بەو تواناکەمەی کە لە بەردەستیانەیە خزمەتێکی گەورە بە وەرشەکەنەوە بە ناوچەکەکەن بێگومان کاکرمانز بۆ خۆش شارەزای ناوچەکە ئێمە ناوچەیەکی فراوانیشە ناوچەیەکی گەورەیە و وەرزشکارێکی زۆری لەسرە بەڕاستی و تیپی میلی زۆرمان هەیە و یاریزانی زۆرمان هەیە و یانەمان هەیە هەموو ئەم شتانە بەڕاستی زەختێکی گەورەیە لە ڕۆمادێکەوە بەڵام سپاسیانەکەین هەموو لایەنە وەرشەکان بە تایبەت بەشی وەرشی مەڵبەندی چەمچەماڵ هاوکارێکی باشی وەرزشکارانی و سنوورانەیە و دەستخۆشیان لێکەین ئێمە و هیوادارین ئەوەی لە توانایە زیاتریکەن بۆمە. بەڵێ مامۆستا کاتی ئەوزام جمهوری فەڕەنسا بووە بۆ مامۆستا لەوانەیە لە لای خۆشتانەوە پێتانەوە دیارەکە هۆشیاری بڵاوکردنەوەی گرنگی وەرزش و وەرزشکردنتان بۆ خەڵکی ناوچەکە کردووە؟ بێگومان ڕۆشنبیریکردنی خەڵک لەلایەنە وەرشەکە زۆر زۆر گرنگە لە دوو ڕەهەندەوە تەنها بۆ کەسانە نییە کە مەسەلەن وەرزشکارن بۆ خەڵکانێکە بێکە وەرزشکاریش نین ئەبێ ئەوە ڕوون بکرێتەوە کە لە ڕوەتەن دروستێکەوە سوودی چییە. بەڕاستی ئێستاکێ وەرزش بۆتە پێگەیەکی گرنگ بۆ چارەسەری پزیشکیش کە بەڕێستان لەوانەیە بزانن زۆر جا خەڵکانی سەردانی دکتۆرە بەڕێزەکانەکەن پیانەڵێن بڕۆ وەرزشکە لەوانەیە لە ژیانە جارێک ساحەی نەبینی بێ شوێنێکی نەبینی بێ یاریگای نەبینی بێ بەڵام بۆکو چارە سەر ئێستاکە لە بواری پزیشکی یا وەرزش پێگە و ئاهمیەتێکی گرنگی هەیە کە چارە سەرە پزیشکەکان ئێستا زۆربەی لە ڕێگای وەرزشکردنەوە تەنانەت ئەو کەسانی کە تووشی نەخۆشی دەرونیە بن و کەسانی کە تووشی نەخۆشی ئاوسانی مەسەلەن جونگەکانە بن تووشی فەقەراتە بن تووشی هەموو ئەو لایەنە تەندروستیانە بن کە لە جەستا هەیە زۆرینیان ئێستاکێ لە ١٨ توانم لە ڕێگای وەرزشکردنەوە
چارەسەر بێت و چارەسەریان بۆ کراوە. بەڵێ مامۆستا بەرزان کۆمەڵێک شوێنی گرنگ هەیە بۆ وەرزش لە سنوورەکەیەوە یا بۆ نەپەیمانگای وەرشی چەماڵ هەروە ناوەندە وەرشیەکان هەروە فێرگە وەرشیەکان ئایا ئەمانە توانیوانە گۆڕانکاریی باشی وەرشی لە سنوورەکەدا بکەن؟ بێگومان ئەم ناوەندانە ناوەندی گرنگی ناوەندی ئەکادیمین بە تایبەت بەشی وەرزشی پەیمانگای وەرزشی کە جێگای خۆشحاڵیە کە لە شارەکەی ئێمایە هەیە کە ئەمە کادیری باشی وەرزشی لە ڕووی ئەکادیمیەوە خاتە خزمەتی شارەکەەوە ئەمە ڕۆڵێکی گرنگی هەیە. سنتەرەکان وەکو باسم کرد کە ڕۆڵێکی گرنگیانەیە بە تایبەت لە پێگەیاندنی وەرزشکار و بە تایبەت لە ناوشە خانمان لەوانە زیاتر بڵین فێرگاکانە ئێستاکە چەند فێرگەیەکەیە لە شارەکەمان کە دەسی ئەو لاوانەی کردووە ئەو مناڵانەی کردووە کە لە تەمەنی سەرەتاین بە تایبەتی کەمانە وزە و تااقەتێکی باشیان هەیە مناڵی بەهرەمەندمان هەیە ئەگەر شوێنێک نەبێ بۆ ئەوەی ئەمانە ئەو ئامانجی کەیانەوێ بەدەستی بێنن بەڕاستی لەوانەیە و بارەیان لە ناو بچێ. بەڵام سپاس بەخوای گەورە ئێستا فێرگەی باش کراوەتەوە کە خوێنکاری باشی تایە مناڵی باشی تایە بەهرەمەندی باشی تایە و دەسی ئەم مناڵانەیان گردووە بۆ پێگەیاندن و بۆ فێربوون و بۆی لە داهاتوودا بتوانن خزمەتێکی گرنگی وەرزشی ناوچەکە و کوردستان بکەن بە شێوەیەکی گشتی. بەڵێ قەزای چەمچەماڵ لە ئەساسەوە لە مناڵیەوە ئیش لەسەر وەرزش و زۆر گرنگە. ڕاستە ئێمە ساڵانی پێشوو ئەوەن ئەبوو بەڵام بە حکمی ئەو کرانەوەی ئێستاکە لە مەنتیقەکایە لە ناوچەکە هەیە پێویستە هەمومان خۆمان بگونجێن لەگەڵ و بارودۆخەیە. سپاس بەخوای گەورەی ئێستاکی ئێمە لە بناغەوە دەستمان پێگرتووە کردم لە فێرگاکانەوە ئێستا کۆمەڵی یاریزانی باش و بە ئەزمون و ئەمانی کە دروست بوونە کاگەن بەو ئەنجامێک کە ئێستا لە یانەکان هەن و لاڵبژە هەمویان دروست لەو فێرگانەوە دەستیان پێکردووە لە خوێندنگاکانەوە دەستیان پێکردووە و سپاس بەخوای گەورە بە گەشتون بۆ ئامانجی کە هەیە وەکو باسم کرد ئەم شوێنانە ڕۆڵی گرنگیان هەیە فێرگەکان و سنتەرە وەرزشیەکان و زایدەن پەیمانگای وەرزشی کە بەڕاستی ڕۆڵێکی گرنگیە لە پێگەیاندنی خەڵکانی ئەکادیمی وەرزشی. دەستخۆش بێگومانەوەش ڕۆڵ و کاریگەری خۆتان هەبوو نمونەتان زۆر بێت. مامۆستا بەرزان تاکو چەند گرنگە سمینار کۆڕی زانستی وەرزشی بکرێت پێچێت زۆر وەرزشکاری باشە بێت لە تەمەنێکی لاوە بارەیەکی بەڕاستی نەبڕاوی تیا بێت بەڵام نازانێ بەڕێکارە یاسایەکان گرنگی بە وەرزشدا گرنگی بەلایانی تەندروستی و دەرونی خۆی وەروە ڕۆژانە با چۆن وەرزش بکات تاوەکو بگا بەلووتکە ئایوە هەوڵتان داوە کۆمەڵە کۆڕ و سمینار و گرنگی زانستی وەرشی بکەن؟ ئەمە بوارێکی زۆر گرنگە بەڕاستی و جێی خۆشیەتی بەڕاستی لەو ڕۆوە تا ئێستاکیە زۆر بۆ باشی کارمان لەسەر و بوارە نەکردە. لە ڕاستیە ئەوەی ئیشمان لەسەریا کردە بێ مامۆستایانی وەرزش ڕۆڵێکی گرنگیانەیە سەرپەرشتیارە وەرشەکان ڕۆڵێکی گرنگیانەیە لە هۆشیارکردنەوە و ڕاهێنەرە بە ڕێزەکان کەمانە هەمویان خولیان بینیوە ڕۆڵێکی گرنگیان هەیە لە پێدان و فێرکردنی پێگەیاندنی یاریزان و پێدانی یاساکانی وەرزشی چی تۆپی پێ بێت چی هەموو بوارەکانی تر بێ بە یاریزانەکانیان بەڵام وەکو کۆڕ و سمینار تا ئێستاکە بەڕاستی لەو ڕۆ لاوازیەکمان پێوە دیارە ڕاستە چەند کۆڕ و سمینارێکمان کردووە بەڵام ئەتوانم بڵێم بە پەنجی دەست ئەژمێرن زۆر کەمە وە پلان و بەرنامەمان هەیە ئینشاءڵڵا بتوانین لە ئایندەیەکی نزیکە کۆڕ و سمیناری گەورە ببەستین و کۆڕ و سمیناری گەورەی وەرزشی بێنە شارەکە چونکە شوێنی باشمان هەیە بۆ ئەمانە بەڵام ئەمەش پێویستمان بە هاوکاریە پێویستمان بە هاوکاریکردنی خەڵکی ئەکادیمیە و پێویستمان بە هاوکاری مادیشەیە چونکە ئەم شتانە پێویستی بە هەموو ڕۆکانەیە بۆ ئەوەی بتوانین ئێمە خزمەتیە بکەین لەو ڕۆ. زۆر باشە مامۆستا بەرزان با من پرسیارەکەم هاوشێوەی ئەوەی کرمانج بێ بەڵام ئەمجارە لە ڕۆزانستێکەوە بۆ خەڵکێکی مەدەنی ئایا ئێوە تا چەند هەوڵی ئەوادەن ئەگەر بە قسەی دۆستانی بە یاخود لە کۆڕ و سیمینارەکان یاخود لە قوتابخانەکانە ئامۆژگاری مناڵان یا گەنجەکان بکەن کە چوونە ماڵیشەوە بەدایە و بابیان بڵێن ئێوەش ئەبێ وەرزشکەن وەرزش ببێتە ڕۆتینێکی ڕۆژانەی هەموو تاکێکی ئێوە؟ خۆی بە تەئەکید ئەو لایەنە زۆر گرنگە بەڵام ئێستا ئێمە پێویست ناکات بە مناڵ بڵێن خەڵک بۆ خۆی ڕۆشن بیرە خەڵک ئێستا ئالەتی لە بەردەسایە ئێستاکێ ئالەتی پێگەیاندن و فێربوون و ئەوانە لە نەکە لە هەموو ماڵەکان لە هەموو ژوورەکانەیە لە ڕێگای میدیاکانەوە لە ڕێگای پەیجەکانەوە ئێستا خەڵک وشیارە کە ئەزانێ سوود و گرنگی وەرزش لە چیایە وەکو باسم کرد سەرەتا بە تایبەت خەڵکانێکەیە ئێستا لە ڕووە تەندروستیەکەوە خەڵکێکی زۆر بۆ تەندروستی خۆی وەرزشەکە کە ڕۆژگارێک باسی وەرزشت بکردای لەوانەیە ئەوەندە گرنگ نەبوو بێەوەنە ئەهمیەتی نەبوو بێ لە لای بەڵام ئێستاکێ خۆی یەکێکە لەو کەسانەی کە لەوانەیە هەر خۆی خودی کەسەکە
هانی مناڵەکانی خۆی بدا بۆ وەرزشکردن ئەینێرێت سنتەرە وەرشەکان ئێستا ئێمە سنتەرە وەرشیانە ئەو مناڵانی کە دێن یعنی زۆرینەیان مناڵی وەرزشکار نین بڵێن بەهرەمەند نین بەڵام چێ خێزانەکانیان تێگەیشتنیان بۆ بواری وەرزش بۆ گرنگی وەرزش بۆ لایەنی تەندروستی لە بواری وەرشەکەیە دەینێڵێ بۆ مناڵەکەی بە تەواوەتی پێ بگا ئێمە زۆر مناڵمانەیە زۆر گەنجمانەیە لەوانەیە لە ڕووی تەندروستیەوە باش نەبێت لە ڕووی جسمەوە باش نەبێت لە ڕووی فکرەوە باش نەبێت بەڵام کاتێک داخلی ئەم سەنتەرە وەرشیانە بێ ئەم فێرگانە بێ تێکەڵاوی خەڵکە بێ لە ڕووی زمانەوانەیەوە باشە بێت لە ڕووی جەستەیەوە باشە بێت لە ڕووی تواناوە باشە بێت لە ڕووی کرانەوەیە باشە بێت بۆیە لەم هەموو ڕوانەوە بۆ دایک و باوکەکان ئێستاکێ زیاتر کراوەترن وافێ زیاتر هانی مناڵەکانیان دەن هەڵی گەنجەکانیان دەن بۆی ڕوو لە وەرزش بکەن نەک لە ڕوو لە شوێنی تر بکەن بەڕاستی ئێستا دایک و باوک ئەوێ مناڵەکانە بچنە ناوەندە وەرشەکانەوە بچنە یاریگاکانەوە بۆ ئەوەی دوورکەونەوە لە شوێنە خراپەکان لە بازاڕەکان لە کۆڵانەکان لە شوێنی کە شوێنی بەڕاستی گەنج بەلا ڕێدا ئاباد بۆ ئەوەی حوڵەدا مناڵەکەی هاوڕێتی گەنجێکی وەرزشکار بکاوکە لەوەی لە گەنجێک لە بازاڕابێ هەموو ئەمانە وای کردووە ئەمڕۆ ئەو تێگەشتانەوە بکات خەڵکێکی زۆر ڕوو لە وەرزش بکات جگە لەوەی خەڵکانی بەتەمەن خۆیان هاتونەتە بواری وەرزشەوە سەردانی هۆڵە وەرشەکانەکەن خەریکی ڕاهێنانن بۆ ئەوی لە ڕووی تەندروستیەوە ئیسفادە هەم بە خۆیان بگە هەم بە جەستەیان بگات و هەم بۆ ئەو کاتێکە هەیەە بتوانن ئیسفادەی لێ بکەن. بەڵێ دەستخۆش مامۆسا ئەگەر لە کۆتایی یا شتێک لای بەڕێزت ما بێ ئێمە باسمان نەکرد بێ گەڵاڵە بوو بێ حەسکەی باسیکەی ئێمە کاتە بەخشینە بەڕێزت. سپاستانەکەم طبعاً سپاس و خی گەورە وڵاتەکەمان بە پێشکەوتی یعنی بە پێشکەوتنێکی باشە ڕوا لە بواری وەرزشە و ئەنجامەکەیشی سپاس بەخواوە ئەبینین ئەمە جێگای دڵخۆشکەرەیە بە زیادبوونی یانە وەرزشیەکان بە فێرگاکان و بە تیپە میلیەکان و پاشان بۆ هەکرانەوەیەکی وەرزشیە لە هەموو شار و شارۆچکەکان تاگاتە ئەوەی کەوا ئێستاکە سپاس بەخوای گەورە تۆپی پێی عێراق و وەرزشی عێراق بەرەو پێشکەوتنێکی باشە و ئەمەش بۆ واگەڕێتەوە کە خەڵکانی ئەکادیمی باش لە بوارەکەی پێگەشتون کەوەش ئەنجامەکانێتی کە جێگای دڵخۆشکەرەوە کۆی بینین و هەم وڵاتەکەمان هەم شارەکەمان هەم میلەتەکەمان بەرەو ڕوویەکی جوانی شارستانی هەنگاوە دێن کەویش وەرزش و هونەرە. دەستان خۆش بێ و سپاسدانەکەم. سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ بەڕێز مامۆستا بەرزان محەممەد کە یەکێک لە گەنجە دیارەکانە هەمیشە جێپەنجێ خۆی لە خزمەتی وەرشی شارەکەدا بەجێهێشتووە ئەمڕۆژ کۆمەڵک زانیاری معریفەی پێداین لەسەر وەرزش هیوای تەندروستیی باش بۆ خۆی و خانەوادەکەی و تەواوی گەنجەکانی و سنوورا خوازین و هەمیشە لە لووتکەی خۆشببختی دابێت بۆی بتوانێت زیاتر خزمەت بە سنوورەکەی خۆی بکات. سپاس بۆی بینەری شکە تاکو ئێستا لەگەڵمانمانەوە ماڵاوە کاتیشی خۆش.